چاکەبارزانی خۆشەویست هیواداری مەغریبێت. به تو ژیانی من در ژانت ڕازەورە هەموو هیوا ئەواتم ئەی عەزیزم بۆ لێت سەند ئەی تۆ نازانی مەجنونەکەی خۆ چاوەڕوانی پەی پێتە ئەی بۆ نازانی مەجنونەکەی خۆ چاوەڕوانی پەی پێتە بابێ تۆ سەرگەردەنم بەبێ تۆ مەڵوێرانم بەبێ تۆ سەختە ژیانم وەرەوە چاوەڕوانم وەرەوە دڵبەژانم وەرەوە ئەیبانم بەبێ تۆ سەرگەردەنم بەبێ تۆ مەڵوێرانم بەبێ تۆ سەختە ژیانم وەرەوە چاوەڕوانم وەرەوە دڵبەژانم وەرەوە ئەیبانم ڕۆیشتی بێمەڵەوە ئەی عەزیزم بۆ جێت هێشتم تاکە هیوا ئەو ڕۆژە بوو من لەگەڵ تۆدا ئەخ بۆچێ چووی ساتێ ناترسی لە حاڵی من ئەم دڵە ژێتە